ئەمڕۆ ئاهەنگێکی گەورە لە ئاکرێ لە پایتەختی نەورۆز بەڕێواچێت سەبارەت بە ئامادەکاریەکان ئێمە عەدنان ڕەشید کە ئەندامی سەرپەرشتیکردنی کەرنەڤاڵی نەورۆزی ئاکرەیە ڕاستەوخۆ وەردەگرین و لە ئاکری ڕەنگینەوە لەگەڵمانایە سڵاو لێبێت کاک عەدنان بانیت باش هەر لە ئێستەوە نەورۆزت پیرۆز بێ بۆ هیواین کە نەورۆزێکی خۆش و نوێبوونەوەیەکی باش بێت بۆ ئاکرێ و هەموو کوردستانیانیش. سپێداوەش باش بیت بەڕێزینە جەژنە نەورۆزێ هەمووی خەڵکی کوردستانی پیرۆز بکەم و هەموو وان نەتەواژی پیرۆز بکەم ئەوێت کو دەربارەی وان ڕۆژە نەورۆزێ ڕۆژەکە جەژن بیتن. زۆر سپاس. بەڵێ کاک عەدنان ئامادەکاریەکانی ئەم ساڵتان چۆنە بۆ نەورۆز چەند کاتژمێرێکی ماوە یعنی ئێوە دەست بە کاروباری خۆتان دەکەن خەڵکێکی زۆر ڕوو لە ئاکرێ دەکا چیتان کردووە ئەم ساڵ؟ بله بله پیشکی پراستی دو پیوتین آکره و آگر دو پیوت پیک و گریداینه یعنی آکره نبس که نوروز آگر لالیوان تشتکی پیروز بیا وقت دابونری تکل آین دباب و کالت میت کفنار بو آکره ماینه و هر بری صدان سالاجی آکره لسر مزار و مرقدان قند هلکرینه اوید آگری هلکرینه اب بابته حتی سالات هشتیات داجی مابون و هل دیرو کش دا آکری همی جاره نوروز کریه و وقو بجین مقامک شکری وقت حکمتا بعثی دا رژیما بعثی دا که نوروز عینا و زخامت و قبره هاتیه کرن کاک عەدنان ئەم ساڵ چی جیاوازتان کردووە هەرچەنە بۆ خۆی ئاکرێ لە نەورۆزانە زۆر جوانە بەڵام ئەم ساڵ جیاوازیەکەی چییە بێت هیچی دیکەتان کردووە بۆ مەراسیمە؟ بله هەلبەتە ئەف ساڵە دێ جیاوازتر بیتن پێتیڤیەش ڕاستی ئەم ئێرەدا سوپاسی و ڕێز لێناخۆ الكومبانيا MRF بكين كأفا 12 سالة آهنگت نوروزه و بريفتشونا نوروزه همه يبستوي خوبه قرتي بوفي چنده ما لجنك بالا دروس كريا الهميد طاقة و طيبتي كسرپرشياوي ريبريا روشنبيري دكتن ويوه و هماهنگيت قال همي فرمانگاه ديكيت ميري و يتنح ميريش وكو بزاوة روشنبيري قشت و گزار و شينوار و اوانا همو لاوان و همو ناف لجده داين كسرپرشتي تتكرن دي زيادر 6 جروب افصاله جروب زيده بينا اوت مشخلت آگري دزدنه دبنا سري چياي و جاره دي نزيكي 5 جهه تا 6 جهه دي مشخلت آگري سرکون و دي نخاره و هر بوه چندش هندک سیستمت لایتی آن فوتو لایت میت اینای کمپانیا او هندک کمپانیا بیانی سرپرشیاویت کن دی افساله گلک تشتکی جواز و جوانتر و دیتا انجام دان. بله کاک عەدنان دەبینین جوانیەکان زیاتر کە ئێوارەدا دێت لە مەغریب نزیک دەبینەوە ئەو ئاگرانە بەسەر چیا دەبیندرێ ینی دیمەنێکی زۆر سەنجڕاکێش و جوانی هەیە چەند مەشخەڵتان ئامادە کردووە؟ ژمارەکەی زۆرە؟ هەتا 700 کەس دەسەرکەون ینی لە هەر 5-6 گروپا 700 هەتا 800 نەفەرە دەسەرکەون ئەلمانە چونکە وێ جۆرێ دێل گەلک جیا هێنە خوارێ وێ جۆرێ دێل 4 جیها دێنە خوارێ هەتا 5 جیها دي مشخلت آگری هنه خاره و دي سرکبن باشا نبس ایک جه کاک عەدنان چاوەڕێکن کە گەشتیارێکی زۆر بێتە ئاکرێەوە و بۆ ئەوە چیتان کردو ئایا هیچ ئامادەکاریە کراوە بۆی کە ئەو گەشتیارانی ڕووەکەنە ئاکرێ تەواوی ڕێکارەکانیان خودت شوێنی مانەوەیان بۆ ئامادە بکرێت؟ بله پی یکم جار اما توقعی یعنی 100,000 نفر بین آکرده و کو پاریش نزدیکی 900,000 هاتو بودند آکرده غیرمایی تاتین دانان بو همی بازگاه آسایش و اوانه که آسانکاریا بکن بو وان گشت و گزارت بین آکرده هرچند آکره یک اوتیلات دا بس
خلقی آکره وکو سالان دیگه جی درگیت خو مالت خو سربانت خو حمید وکری نوه بو گشت و گزاره هل دی جی مدیتن چند کسی بیانی که جنسیات توان هولندی بون و آلمانی بون و شویدیکه مالت خلقی آکره دانوستین يعني براسي درست أبا كي جونا دابداريتا كي جونا خلقي آكري بيرابوي بس آكري أفروكا يبيا باجرة كي گشت و گزاري نبس روجت نوروز ام هيفيدارين وان برهمينا را أبد برهمينا كان ناف كردستان دا والدر أبد خلقي در بي كردستان داش بين آكري و برهنان بكان ناف باجرة مي آكري دا بله ببوله كاك عدنان دزيقه لما يكا اگر مشخل ياخذ بدستي خلقه كي درون بو سرتيا تتسالاشكي ديكي جیاواستان هيا يعني وكو گوراني گوتن تيبي هالبرشي ام بابتانه چي لخود اگري بله ما افصاله هول دا که بس روژا نوروزه چالاکیا بکن ما روژا 15 و 16 و 17 و 18 جی ما چالاکی انجام سروی گرای اوینو که عمله چاف پیکفتنت کن اکیلوان کورکا حوزان خوندنه بو که چند حوزان وان سلیمانیه و ید باکور و ید دهوک و آکره و زاق و هفلیر همی آماده بونو حوزانت خو خوندن اوه اکیلوان چالاکیا بو مکری چالاکه که دیگه او بو مکر پیشنگاه که فوتوگرافی و که تعبیر سرگشت و گذار آکرد کتونو پیکویژیان آکرد کت اوه جی ما پیشنگاه ها تفکرد هر وی دا پیشنگاه که دیگه یا شینواری ها تفکرد و دیگه جی یعنی ویستوالک پیر ویستوالک گلک و جوان و باش سر همو برهمت نافخویت آکری بون وکو کشتوکالی بونو که سرپرشتی و فرمانگاه ها گشت و گذاری ها تا انجام دان و همی او ریستورانت آکری اوید کلتوری خورناخو اینا بو و دابشت کرو ریکلام بو خود کم اوه همی وان سی رو جاده ام هاول داین که آکری یعنی براستی داخوازت که این اوه چندین ساله پارلمان کردستان سرکاتی حکمت کردستان ام هاولت داین که آکری فرمی بیتا پایتخت نوروزه الکردستانه چند که براستی هیچ شارک نشیتن رکبریا نوروزت گل آکریب کد ایک بر توبوگرافیتا به دو که زور گنج و لابت خو بخشتین وی کاری دکن فهیوی دارین آکریب فرمی بیتا پایتخت نوروزه دا که بودجه کش بو بیتا دانان دا برهم نریش بین آکری داشتین هنده کارو آوا بکن باشە کاک عدنان لەگەڵەوەی کە ئاماژەتان بۆ کرد حوسەت کەس بە مەشخەڵەوە ینی پێشببینی ئەکرێت بچن سەر شاخەکە بۆ جەژنی نەورۆز و بۆ داگیرساندنی بڵێ سێ ئاگرەکە تیمەکانی تەندروستی و ئاسایش هەموو ئەمانە ئامادەکاریتان کردووە خوا نەخواستە گەر کەسێک لە ڕێگەکە تووشی کەوتنێک بوو یاخود پێکانێک بوو ئێوە چیتان کردووە بۆ ئەم حاڵەتانە بله همی پشک دارن و اویدا لجنه که امنی هاتیه درست کردن آسایش پولیسی و پولیسی هاتو چوه اوه همی سرپریش دید کن الهمی ریکا و او جهد که خلق لی خرفه دبیتن آسایش و پولیسی الوی داره هینه و بجلویش تیم دیکه یت امبولانسا یعنی که دایره ریونبریات تندرستی و ریونبریا آگر ومراندنه اوانه همی سیارتوان و تیمتوانی جید آمدن بو به چنده بەڵێ بەڕێز عەدنان ڕەشید ئەندامی سەرپەرشتیکردنی کەرنەڤاڵی نەورۆز لە ئاکرێ زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵ ئێمەدا بووین بە هیوای نەورۆزێکی باش نەورۆزێکی خۆش و بۆ سەردانیکەران کاتێکی خۆش لە ئاکری خۆشەویست بەسەر ببەن زۆر سوپاستان دەکەین ڕێز و سوپاسیمان و پیرۆزبایی لە هەموو کارمند و ئەوانەی کەناڵی 24 دەکەن کە ڕاستی بوویتە کەناڵی ناو ماڵی هەمومان زۆر سپاس دووبارە لێوەش پیرۆز بێت